بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام سڵاوی خۆی گەورەتان لێبێ و لە هەرکوێگەن شاد و بەختەوەر بن. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و ئازیز شاد دەبمەوە. بایەخی کات لە ژیاندا تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواسە. ئیبن القەییم جەوزی یەکێک لە زانە هەرەمەزنەکانی ئیسلام دەفەرمێت لە گەورەترین لە دەستچووەکانی مرۆڤ لە دەستدانی دڵ و کاتە. لە دەستدانی دڵ بەهۆی وابەستەبوونی مرۆڤە بە ژیانی دنیاوە و لە دەستدانی کاتیش بەهۆی هیوا درێژیەوەیەتی بۆ ژیانی دنیا. یەحیای کوڕی محەممەدی کوڕی هوبەیرەی مامۆستای ئیبن القەییمی جەوزیش دەفەرمێ بە نرخترین شتێک کە پاراستنیت پێدراوە ئەی مرۆڤ کاتە کەچی دەتبینم بە فیڕۆدانی بەلاتەوە زۆر ئاسانە. گرنگی و بەهای کاتە کە خوای کردووە. خوای گەورە لە چەندان ئاەت و شوێنی قورئانی پیرۆزدا سوێندی بە کات خواردووە و بەها و بایەخی کاتی بۆ بەندەکانی ڕوون کردوتەوە. کات بۆ مرۆڤ واتە ژیان و تەمەن بە فیڕۆدان و بەبێ بەرهەم بەسەربردن و سیرکردنی واتە هەڵوەرینی گەڵای تەمەن و نزیک بوونەوە لە تیاچوون و مردن بەبێ ئەوەی توێشوویەکی تێدا کۆکرابێتەوە بۆ ڕۆژی قیامەت. مرۆڤە مەزنەکان و زانا و خاوەن فامەکان هەمیشە بایەخیان بە کات و پاراستنی داوە و تەنانەت لە شەڕ و مانەوەشدا بوون تا کاتەکانیان بە فیڕۆ بەسەردا تێپەڕ نەبێت. وەکو ئیمامی عەلی دەفەرمێت کات شمشێرە ئەگەر تۆ ئەو نەبڕی ئەو تۆ دەبڕێ. دەپرسین کات چییە؟ خوای گەورە و پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم چۆن بایەخ و کات گرنگی کاتمان بۆ دەستنیشان دەکەن، چۆن بتوانین بەرنامەیەک بۆ کاتەکانمان دانین و بە فیڕۆیان نەدەین. زیانەکانی بە فیڕۆدانی کات چین؟ ڕۆڵی میدیا و زنجیرە دراماکان لە بە فیڕۆدانی کاتدا چییە؟ لە ئێستادا کات هیچ بەهایەکی لای نەوەی نوێ نەماوە. چۆن بتوانین بەها بۆ کاتەکانمان بگێڕینەوە؟ بۆ قسەکردن لەسەر ئەم باسە گرنگە بۆ زانی وەڵامی ئەو پرسیارانە و چەند پرسیارێکی تر میوانداری زۆر بەڕێز مامۆستا سوهەیب نادرکانی کوردەییم کردووە کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. مامۆستا گیان دێمە لای جەنابتان سڵاوی خوای گەورەتان لێبێ و سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی ئەمڕۆی باس و خوازدا. بەڵێ وا دیارە تا پەیوەندەکەی جەنابی مامۆستا دەگوازرێتەوە بۆ ئێمە چاوەڕی جەنابی مامۆستاکەین. کات ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە ڕاوەی سوورەتی عەسردا وەالعەسر ئین الئینسانە لەفی خوسر ئەفەرمێ ئەگەر تەنها ئەو سوورەتە کورتە بۆ مرۆڤایەتی و بۆ بەشەریەت بەهاتایەتە خوارەوە ئەوە بەس بوو. لەو سوورەتەدا خوای گەورە بە شێوەیەکی ئاشکرا سوێند بە کات دەخوا. کات هێندە گرنگ و مەزنە کەوا هەموو زانایان گرنگی و بایەخێکی زۆریان پێداوە. زانایەکی وەکو خەلیلی کوڕی ئیبراهیم کە لە تابعیەکان بوو کاتێک دەچووە دەستنوێژگرتن بۆ ئەوەی دەستنوێژ بگرێ بە یەکێک لە کوڕەکانی خۆی دەفەرموو کوڕم وەرە لە لای ئەو شوێنەی کە من دەستنوێژی لێ دەگرم ئەو کتێبم بۆ بهێنە و فڵانە فەرموودە و فڵانە پراوێز و حاشیەم بۆ بخوێنەرەوە بۆ ئەوەی تەنانەت لە کاتی دەستنوێژگرتنیشمدا کاتم بە فیڕۆ نەڕوە. لە ئێستاە تەکنەلۆژیا و میدیا و زنجیرە دراماکان وە کۆمەڵی هۆکاری تری بێبنەما لە ژیان داوایان کردووە کات هیچ ئەرزش و بەها و گرنگی و بایەخێکی لە ژیانی ئێمەدا بە تایبەت موسڵماناندا نەماوە. وڵاتانی ئەوروپی وڵاتانێک کە هیچ کاتێکیش باوەڕیان بە خوای گەورە و یام ئەتوانین بڵێن باوەڕیان بە ئاینی پیرۆزی ئیسلام نییە زۆر گرنگی و بایەخ بەم گەوهەر و بەم شتە گرنگە دەدەن کە پێی دەگوترێ کات و لە ئەنجامی گرنگیدانیان بە کات ڕۆژانە دەبینین سەدەها تەکنەلۆژیا سەدەها شتی پێشکەوتوو لە بواری تەکنەلۆژیا بواری چەک و تەقەمەنی بەرهەم دەهێن و سەرنجامیش بەسەر ئەو گەلانەدا تاقی دەکەنەوە کەوا گرنگیەکی وایان بە کات نەداوە. زۆر بەداخەوە کە دەبینین لە ئێستای ئەمڕۆماندا فەیسبوک و کاتەکانمان بەخەو و بە کۆمەڵێ هۆکاری دیکە بەسەر دەبین کە ئەمانە لە بەها و گرنگی و
بایەخی تەنانەت خودی مرۆڤەکانیش کەم دەکاتەوە. بۆیە ئێمە لەم بەرنامەی باسوخوازدا هیچ نەبێ بتوانین لای چەند کەسێک بتوانین ئەم گرنگی و بایەخەس جارێکی تر بچێنینەوە وەوا بکەین لە کۆمەڵێک خەڵک کە بە شتێکی گرنگ و پڕبایەخ لە کاتەکانیان بنوارن. بۆیە بەرنامەی ئەمڕۆی باسوخواسیش لەسەر ئەم پرسە گرنگە دەبێ کە پێی دەگوترێت بایەخی کات لە ژیانی مرۆڤدا. ئێمە دواتر لەگەڵ میوانەکەماندا باز لە ئەم گەوهەر و گەنجینە بە بایەخە دەکەین لای پێغەمبەری خوا و هاوڵە بەڕێزەکانی و پاشتریش لای تابعین، بزانین چۆن ئەوان بەرەو ڕووی دوژمنێک چوونەتەوە کە پێی گوتراوە بە تاڵی و لە دەستدانی کات و کاتیان بە شتێکی زۆر گرنگ و بە بایەخ سیر کردووە و نەیان هێشتووە مسقالە زەڕەیەک یا دەقیقە و خولەکێک یا چرکەیەکیشی تەنانەت لە دەست بچێن. مامۆستاگیان نازانم گوێت لە ئێمە بینەرانی بەڕێز دەچینە لای ناوبڕێک تا پاشتر دێنەوە خزمەتتان. چی وای لە مامۆستا عەلی باپیر کرد کە ببە نووسەر واتە بواری نووسن هەڵبژێرێ؟ ئەوەی کە وای لە من کردووە بنووسم چاکردن و ڕاستکردنەوەی واقعی بۆ کە تێدا ژامژە لە ڕووی فیکریەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئابوووریەوە. ئەوەی کە بۆ مامۆستا عەلی باپیر بمابەوە بینووسێتەوە چی بوو؟ وەکو هیوایەت و وەکو کات بەسەربردن شتم نەنووسیوە، هەمیشە وەکو چارەسەرکردنی دیاردەیەک، حاڵەتێک، واقعێک و هەڵوێست لە بەرامبەردا وەرگرتنی و ڕاستکردنەوەی شتم نووسیوە. لە ڕووی پەخشان ئەوە لە ڕووی نووسینی دیکەوە من هەستم دەکرد کە چاکتر و زیاتر دەتوانم ئەوەی کە لە دڵمدا هەیە، ئەوەی کە لە عەقڵ و دڵمدا کەڵەکە دەبێ و کۆ دەبێتەوە بۆ چاکردنی ئەو کۆمەلگا کە تێیدا دەژین بۆ ڕاستکردنەوەی ئەوە زیاتر لە فریام دێ. ئەم ڕازی نەبوونەی تۆ بۆ واقعەکە هەبوو چی بووە؟ دەرمانێک کە بۆ دەردی دیکە ژیراوەتەوە چارەسەری ئەو دەردانەی ئەو کۆمەلگای من ناکە. زۆرێک لە نووسەرەکان هەتاڵێن خۆزگە فڵان شتمان چاپ نەکردایە، بەس خودی مامۆستا عەلی باپیر ئەم دیدەی بۆ سەرەتای نووسینی خۆی هەیە. بەڵکو ئەو چاوپێکەوتنەی جەنابەت ئەو زنجیرە چاوپێکەوتنە ئەو کەلێن و وەشایە پڕکاتەوە. لەم بەرنامەیەدا بە پێویستمان زانی کە باسێک لە شێوازی بەرهەمێنانی برنج بکەین لە وڵاتی هیندستان. ئەوە گوندی بەڕاستی لە جێخوا لەسەر لە ناو عەدرێخوا ئەو پیسانە و ئەو شتانە لێ وەردەگرن بە ئەو شکل لێ پاخشتێنن وێرە دەکەنە بێندەر ئەو وەختەی مەنجی دەکەرن داخەنە کیسەکە و دەبنە بۆ مەسنا. بۆەوەی دڵنیابینەوەی ئەو برنجانەی کە داخلی هەرێمی کوردستان دەبنێت هەرێمی کوردستان برنجێکن سەرچاوەکەی سروشتیە طبیعیە وەروەها سەلامەتیشە بۆ بەکارێنان. بۆ مەبەستە شاندێکی خۆمان لە وەزارەت و نوێنەری بەڕێوەبەری گشتیەکان نارد بۆ وڵاتی هیندستان. ئەس دڵنیای دەما خەڵکی هەرێمە کوردستانی عێراقی هەمیە ئەف تشتە منێ بچاوێت خودیتی برنجێکی 100% یە درستە ومن خامويجي وابرز اللي من الزرير قال خوينا دفن كي موجوده وازلميه دما خلقي كردستاني وعراقي ابرنجا يدرسته. عندك فحصانه هنا او فحصيله طرف حكومه عراق طلب كردنا او فحصانه حمود شي دبن شهادي هيا او شهاده وقت درچو مال دي بار كردن. برنامج اندازه دوشەممە کاتژمێر 9 بە کاتی هەولێر.
ینی بەڕێز دووبارە سڵاو دەچمە لای میوانەکەم لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر بەڕێز مامۆستا سوهەیب نادرکانی کوردەیی کە ئەمڕۆ لەسەر بایەخی کات لە ژیاندا قسە دەکەین. مامۆستایان سڵاوی خوای گەورەتان لێبێ و سپاس بۆ ئامادەبوونیشتان لە بەرنامەی باس و خواست. سڵاوی خوا لە بەڕێزیشتان زۆر سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەکەی ئێوەش کە ئەو کاتتا و فرسەتتان پێبەخشیم. زۆر باش مامۆستایان سەرتا پێم خۆشە تعریفێکی کاتمان بۆ بکەیت. کات چییە و بەچی دەگوترێ کات یام چی دەگرێتەوە؟ بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على النبي المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه إلى يوم الدين. دیارە کات ئەو زەمانەیە کە خوای پەروەردگار جەلە جەلالوه بە هەموو مرۆڤایەتی و بە هەموو ئینسانەکانی و بە غەیری ئینسانەکانیشی بەخشیوە و ئەو کاتە بریتیە لە تەمەن و هەروەها عمری ئینسان کە تێیدا کردەوەکانی تێدا ئەنجام دەدات وەکو ئیبن عومەر ڕەزای خوای گەورەی لێبێ فەرمیەتی ئین اللەیل والنەهار تەعمەلانی فیک فعمل فيهما أنت واتە شەو و ڕۆژ کار لە تۆدا دەکەن تۆش کاریان تێدا بکە کەواتە کات بریتیە لە تەمەن و عمری ئینسانەکان لەسەر زەوی. بەڵێ مامۆستا خوای گەورە و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم لە قورآنی پیرۆزدا و لە فەرموودەدا چۆن بایەخ و کاتی گرنگی و بایەخی کاتیان بۆ موسڵمانان ڕوون کردوەوە یان چۆن باسییان لە بایەخ و گەورەی کات کردووە؟ بەڵێ بێگومان لە هەموو ئاینەکان یعنی باسی گەورەی کات کراوە باسی ئەهەمیەت و گرنگی کات و ساتەکانی ئینسان کراوە و ئاینی پیرۆزی ئیسلامیش لە قورئانی پیرۆز و لە فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام باسی کردووە و باسی گرنگی بۆ ئینسانەکان ڕوون کردوتەوە. خوای پەروەردگار جەلە جەلالوه لە زۆر شوێنێک لە قورئاندا سوێندی بە کاتەکان خواردووە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باسی گرنگی تەمەنی ئینسانی کردووە و بە فعلیش لە ژیانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام لە ژیانی هاوڵە بەڕێزەکاندا ڕنگدانەوەی ئەو کاتە گرنگانە هەبووە. ئەوەتانێ خوای پەروەردگار جەلە جەلالوه لە سوورەتی عەسردا کە دەفەرمێ وەالعەسری ئین الئینسان لەفی خسر و خوای پەروەردگار لێرە سوێندی بە کاتێک خواردووە لە زەمەندا و هەروەها خوای گەورە فەرمێتی وەالفەجری وەلەیالین عەشر و هەروەها وەالضوحا وەکو خوای پەروەردگار سوێندی بە هەموو ئەو کاتانە خواردووە. زانان دەفەرمون سوێند خواردنی خوای گەورە جەلە جەلالوه بۆ کاتانە ئەهەمیەت و گرنگی کاتما بۆ ڕوون دەکاتەوە و هەروەها ئەهەمیەت و گرنگی ئەو سات و کاتانەش ڕوون دەکاتەوە بۆی کە ئینسان کار و کردەوەی تێدا بکە و لە هەمان کاتیشدا فرسەتێک و هەلێکی تر ئەو ئینسانە بە خوای گەورە بە ئینسانی دەدا بۆی کار و کردەوەی تێدا بکە. لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمیەتی نیعمەتانی مەغبون فیهما کەثیر من الناس دوو نیعمەتەیە کە خەڵک زۆر تێدا بێ ئاگایە کاتێک کە تووشی دەبێ ئینجا بە ئاگا دێتەوە یەکێک لەوانە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام الصحة والفراغ فەرمیەتی تەندروستیی باش و کاتێک کە ئینسان کاتی هەیە بۆیە دەبینی کاتێک کە ئینسان نەخۆشە ئەو کاتێک کە قەدر و ڕێزی تەندروستیی باش دەزانێت و ئەو کاتانێک کە ئینسان مەشغوڵە و کاتەکانی بەشی ناکە بۆی کاروبارەکانی ئەنجام بدا بۆ چووکە زۆر جار وایە لە کەم تەرخەمی کردووە لە کاتەکانی کە فەراغی هەبووە بۆیە بەڕاستی ئەو ئینسانە کاتێک کە فەراغی کاتێک کە مەشغەڵەتێکی زۆری بۆ دروست دەبێ ئەو کاتە کە پەنجەی پەشیمانی دەگەزێ باز دەوە دەکە کە کاتێک هەبووە دەرفەتی هەبووە کار و پێداویستەکانی خۆی تێدا ئەنجام نەداوە. لەبەرەوە بەڕاستی لە ژیانی هاوڵە بەڕێزەکانیشدا ڕنگدانەوەی زۆریدا وەکو یەکێک لەو هاوڵە بەڕێزانە کە موسعەبی کوڕی عومەیرە یەکێک لە غەزاواتەکان باسی پێغەمبەری خوا باسی بەهەشت دەکا باسی گەورەی غەزوەکە دەکا چەندین کە خورمایەکی پێدەدەن کە دەیەوێ کە بیخوات دەفەرمێ دنکە خورمایەکان فڕێ دەدا دەفەرمێ وەڵاهی بینی من و بینی بەهەشت کە ئەگەر بێت و ئەو دەنکە خورمایانە بخۆم تاخیرم دەکا و کاتەکەم والێ دەکە کە تاخیرم کات لە بەهەشت. لەبەرەوە بەڕاستی کات گرنگێکی زۆری هەبووە لای هاوڵە بەڕێزەکان لە ڕنگدانەوەی ئەو کات گرنگی کە لە خوا پێغەمبەری خوا باسییان کردووە لە ژیانی هاوڵە بەڕێزەکان ڕەنجی داوەتەوە. لەبەرەوە بەڕاستی ئینسانی موسڵمان ئەو کەسەیە کە گرنگی بە کاتەکانی دەدا
و ناهێلێ کاتەکانی بە فیڕۆ بڕۆ وەکو باسمان کرد لە سەرتادا ئیبن عومەر فەرمیەتی کە ئەو شەو ڕۆژە کە بریتین لە زەمن و کات کار لە ئینسان دەکەن و پێویستە تۆشدا کاریان تێدا بکەی و ئیستیغلالیان بکەی. بۆچی مرۆڤەکان بەرامبەر بە کات کەم تەرخەمن یا وەکۆڵێ بێمنەتن یا ڕێزێکی وا لە کات ناگرن وەکو ئەوەی کە پێویست بێ؟ بەڵێ طبعا ینی هۆکار هەیە کە ئینسانەکان واناکەن کە ڕێز لە کات بگرن، چەند هۆکارێکی سەرەکی هەیە وا لە ئینسان دەکا کە ڕێز و قیمەت و نرخ بۆ ئەو کاتانە داننێ کە تێدایە. یەکێک لەوانە کە وا لە ئینسان دەکا کە نرخ بۆ کاتەکانی داننێ بریتە لە نەبوونی ئامانزێکی ڕوون، واتە ئینسان کاتێک کە ئامانزێکی نەبوو هەدەفێکی وازح و ڕوونی نەبوو بۆی بچێ ئەوە بەڕاستی سوود لە کاتەکانی نابینێ. هەموو ئەو چینانە بۆ نمونە چینەکانی قوتابی، چینەکانی دیکە کە لە ئینساندا مسلمان ینی هەر کەسێکی دیکە، ینی ئەو مەسلەی کە کات بە فیڕۆدان غەیری مسلمانانیش دەگرێتەوە لەبەرەوە ئینسان یەکێک لەو خاڵەنەکەوا دەکە ئەو هۆکارەکانی بە فیڕۆدانی کات ئەوەیە کە ئینسان بەڕاستی هەدەف و ئامانزێکی ڕوونی نەبێ. بە تایبەتیش مسلمان کاتێک کە خوای پەروەردگار داوای لێ دەکا دەفەرمێ پەلە بکەن وەکو دەڵێ مسابقە بکەن پێشبڕچێ بکەن بۆ بەهەشتێک کە خوای پەروەردگار فەرمێتی وەسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض. لەبەرەوە ئینسانی مسلمان هەدەف و ئامانجی ئەوەیە کە خوا لە خۆی ڕازی بکە، هەدەف و ئامانجی ئەوەیە بە بەهەشت و ناز و نیعمەتەکانی خوای گەورە بگا و لەسەر زەویش سوودێک بە خۆی و غەیری خۆشی بگێنێ. کاتێک کە ئەو ئامانجە و لێبزر بوو ئامانجی ئەوەی کە مسلمان بۆچی لەسەر زەویە، ئامانجی ئەوەی کە خوای گەورە فەرمێتی وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون، ئینسان و جنۆکە بۆ دروست بووە کە خوا بپەرستن، خوای گەورە لە خۆیان ڕازی بکەن، زەوی ئاوەدان بکەنەوە. کاتێک کە ئینسان ئەو ئامانجانەی لێ بزر بوو یان خود قوتابیە و خوێندن دەکا کاتێ ئامانجەکەی لێ بزر بوو ئەووا دەکا بەڕاستی و ئینسانە کە کاتەکانی بە فیڕۆ بدە. خاڵی دووەم ئەوەیە کە ئینسانی مسلمان زۆر جار بڵێن هاوڵەکانی دۆستەکانی کاتی بە فیڕۆ دەدەن. بۆ نمونە ئینسان دۆستی هەیە لە کاتی واکە کاتەکانی لەگەڵ سرف دەکا بۆ نمونە لە گازین و کافتریاکان بەکات بە نێرگە لە خواردن و کۆمەڵێک لەو شتانەی کە تەنها زەرری بۆ ئینسان هەیە بەسەر دەبن. بەڕاستی برادر و دۆست لەم زەمانەدا کارێکی زۆر کاریگەرێکی زۆری هەیە لەسەر دۆستەکانی، کاریگەری هەیە لەسەرەوەی کە ئینسان کاتەکانی بە فیڕۆ بدووە. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمیەتی المەڕء عەلى دین خەلیلیه فەلینظر ئەحەدوکم مەن یخالیل. ئینسان لەسەر دین و وەکو دەڵێ ئاینی برادەرەکەیەتی، ئێوە بڕوانن بزانن چێ دەکەن بە دۆست و برادەری خۆتان. لەبەرەوە بەڕاستی برادەریش کاریگەریی یەکجار زۆری هەیە کە ئینسان کاتەکانی بە فیڕۆ بدە. و هەروەها بەڕاستی زۆر جار یارمەتیدەر نییە. بۆ نمونە منداڵەکان لە ماڵێ ئینسان کۆمەڵێ منداڵی هەیە، کۆمەڵێ برای هەیە لەوانەیە لە خۆی گچکەتر بن و ناتوانێت کاتێکیان بۆ دابنێ، یارمەتیدەریان نیە بۆی کاتەکانیان بە کاتی بە سوود بەڕێ بکەن. یاخود زۆر جار ئەو ڕێکخرا و سەنتەرانەی هەن کە یارمەتیدەر نین، یاخود کە من ئەوانەی کە یارمەتیدەرن کە بە تایبەتی گەنجەکانمان کاتەکانیان بە فیڕۆ نەڕوا و وایان لێ بکەن کە شتێکی سوود ببینن. خاڵێکی دیکە بەڕاستی ئەوەیە کە لەوانێت دافع و پاڵنەرێک نەبێ. زۆر جار مەسەلەن دافع و پاڵنەر وایە کە ئینسانی مسلمان غیری مسلمانیش ئەوەی کە کار و پیشەیەکی هەیە وا بکە کە سوود لە کاتەکانی ببینێ، پاڵنەرێکی باش نەبێ، قوتابیە پاڵنەرێک نییە بۆی کە سعیەک و خوێندنێکی جدی بکە بۆی بگا بۆ هەدەف و ئامانجانی کە باسمان کرد. لەبەرەوە بەڕاستی ئەو خاڵانە هەمووی متەڕابیتە و پەیوەندی بەیەکدیوە هەیە. بەڵام گرنگترین هۆکار کە لەسەر زەوی وا دەکا ئینسانی مسلمان و غیری مسلمانیش مرۆڤایەتیش ئەوەیە کە کاتەکانی بە فیڕۆ بڕوا بەڕاستی هەدەف و ئامانزێکی دیاریکراوی نەبێ، ئامانزێکی ڕوونی لە بەرچاوی نەبێ بۆی کە هەوڵ بدا کۆشش بکە بۆی بەو ئامانجوو بەو هەدەفە بگە. بەڵێ مامۆستا پێت وانییە کاتێک کە ئێمە بەراورد بە کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی کە زۆرینێ مسلمان نشینەوە هەر کۆمەڵگەیەک دەگری دەڵێن لە سەتانەوە تونۆ لە سەتانەوە دووەشتی مسلمانە، کاتێ بەراوردی ئەم کۆمەلگانە بە کۆمەلگایەکی ئەوروپی دوور لە دین یام هەڵگری ئاینێکی دیکە پێچەوانەی ئاینی ئیسلام دەکەین سەیرەکەین لێرە کات بایەخێکی وای نیە و لای ئەوان بایەخێکی ئەوتۆی هەیە. ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە لە کاتێکە ئاینی ئێمە ئەو هەموو بایەخ و گرنگ و وەسف و پەسنەی بۆ کات داناوە؟ بێگومان یعنی وەکو مجتەمع و کۆمەلگا کاریگەری زۆری هەیە
بەڵام بەڕاستی ئەو شەڕ و ئاژاوانە هەموو لە وڵاتانی مسلمانانن جایان ئەوەتانێک کە مسلمانەکان خۆیان بێهێزن ڕوبەروی کێشەکە بنەوە یاخود دەستێکی گەورەی دەرەکی تێدایە کە وڵاتانی مسلمانان کێشەی تێدا بێ ئینسان لە وڵاتی ئێمە و لە وڵاتانی مسلمانان کۆمەڵی کێشە و گرفتێک کە ئینسان پێوە سەرقاڵە ژیانی بۆکو دەڵێشتە سەرەتایەکانی ژیانی بۆ دابین نەکراوە خەڵک مەشغوڵە بە کۆمەڵی بابەتی سیاسیەوە بەڕاستی ژیان فەرەهەم نێنراوە وەسایلەکانی ژیان فەرەهەم نێنراوە لەوانەیە کار و کاسبی و ئیش و کار دابین نەکرابێ خوێندن و وەکو دەڵێ زانکۆکان لەو ئاستەدانین بەڵام بەڕاستی مجتەمەعی ئەوروپی هۆکارەکەی ئەوەیە کە ئەوان بەڕاستی ماف و ئازادی هەیە ژیانیان دابین کراوە و لەوانەیە شتێک نەبێت کە پێوە سەرقاڵ بن و ژیانیان دابین کرابێ لەوانەیە بەڕاستی ڕێیان خۆشکرا بۆی داهێنان بکەن بۆی خزمەتی وڵاتەکان بکەن بە پێچوانەوە لەوانەیە لە وڵاتی ئێمە وڵاتی مسلمانان ڕێگری بکرێ وانەکا کە یارمەتی بە تایبەتی گەنجەکان بدرێت کە داهێنان بکەن لەبەرەوە بەڕاستی کۆمەڵک کێشەی سیاسی و قەیرانی دارایی و شتێکە خەڵکی پێوە مەشغوڵ کراوە لەوانەیە بەڕاستی ئەوەش دەستێک بێ جاچێ کۆمەلگاکەمان و کۆمەلگای مسلمانان خۆی زەعیف و بێهێز بێ نەتوانێت بەرەنگاربوونی ئەو کێشانە ببێ و لەوانەشە بەڕاستی دەستی غەیری مسلمانانیشی تێدا بێ کە کاریگەری خستبێتە ناو وڵاتان و مجتەمەعاتی مسلمانانەوە. زۆر باشە کەواتە مامۆستا چۆن بتوانین بەرنامەیەک بۆ کاتەکانمان دانین و بە شێوازێکی باش بەسەریان بەرین یان بە فیڕۆیان نەدەین؟ یەکەم شت ئەوەیە کە ئینسانی مسلمان بە تایبەتی مسلمان دەبێت بیر لەوە بکاتەوە کە کاتەکانی نرخی هەیە کاتەکانی بریتە لە ژیانی و ئینسانە و بەڕاستی باشترین شت ئەوەیە کە ئینسان خی گەورە بە مراقب و چاودێری خۆی بزانێ و بزانێ ئەو کات و ساتانەی کە بەسەری دەبا لێپرسینەوەی لەگەڵ دەکرێت کاتێککە ئەو فیکرە و ئەو شتە لە دڵی ئینسانی مسلمانە ڕوا کە هەست بە چاودێری خی گەورە بکە و بزانێت لەسەر کاتەکانی بەرپرسە پرسیینەوە لێ دەکرێت ئەمە پاڵنەرێک و هاندێکی باش دەبوو کە ئینسانە کاتەکانی بەڕاستی تەنزیم بکە کاتەکانی ڕێک بخە باشترین شتەوەی کە ئینسانی مسلمان کاتەکانی دابنێ بۆ ئەوەی کە بە کاتەکانی پەرستش و عیبادەتەکانی کە دیارن پێنج نوێژەکەیە لە مزگەوتدا ئامادەیی هەبێ لە مانجی ڕەمەزاندا لە مزگەوت و تەڕاویحەکان ئامادەیی هەبێ و سەردانی سڵێ ڕەحم بکە هاوکاری مسلمانان و خەڵکی هەژار بکە جا هاوکاریانە مەرزنی لە هاوکاری مادی بێ هاوکاری معنەوی بێ لە ماڵێ ئینسان خەریک بێ بە پەروەردەکردنی خێزان و ماڵ و منداڵیەوە و هەروەها سەردانی خزم و کەس بکە سیلەی ڕەحم ئەنجام بدە و زۆر شتی دیکە هەیە کە ئینسانی مسلمان بەشداری بکە لە ینی وەکو دەڵێ پاکردنەوەی ژینگە مەرزنەی لاو ئینسانە سەری لە نوێژ و عیبادەت دابێ بەڵکو زۆر عیبادەت و پەرستشی دیکە هەن کە لەوانەیە لە عیبادەتی سونەت و ئەوانە گەورەتر بێ کە وەکو هاوکاریکردنی خەڵک و کۆمەڵە بابەتی دیکە لەبەرەوە بەڕاستی پێویستە تەوازونێکە بێ وا بکە کە ئینسان لە بابینی پەرستشەکانی و لە مابینی یارمەتیدانی خەڵک و تێکەڵابوون لە خەڵک و ینی وەکو دەڵێ هەڵگری خەمەکانی خەڵک بێ چونکە پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام فەرمیەتی المسلم الذي يخالط الناس ويصبر على أذاهم خير من المسلم الذي لا يخالط الناس ولا يصبر على أذاهم ئەو مسلمانی کە تێکەڵاوی خەڵک دەبێ تەحملی ئازار و ناخۆشیەکانی خەڵک دەکا یارمەتیدەریان دەبێ هاوکاریان دەبێ باشترە لەو مسلمانی کە تێکەڵاوی خەڵکی نابێ و کە لە کونجێکی مزگەوت دالاوانەی خۆ مەشغوڵ کردبێت تەنها بە کۆمەڵ عیبادەتەوە لەبەرەوە بەڕاستی تەوازون هەبێ لە کاتەکاندا کاتەکانی لە ئەوەیە کە ئینسان بە پەرستش و عیبادەت و خەریکە بەڵکو خزمەتی خەڵک بکات تێکەڵاو بێ لەگەڵ خەڵک ینی هەڵگری ئاخەم و ئاسار و ئازارەکانی خەڵک بێ وا بکە تەوازونێک ڕابگرێ لە مابینی کاتەکانی بۆ ئەوی کە بتوانێت سوود بە هەموو لایەک بگەێنێ و سوودێکیش بخۆی گوێنێ بۆیە پێویستە ئینسانی مسلمان زۆر پێویستە یەکەم شت خی گەورە بە مراقب و چاودێری خۆی بزانێ و بزانێ لەسەر ئەو تەمەنانی کەیەتی لێ پرسیینەوە لەگرێ ئەوە کە بەڕاستی پاڵنەرە و دافعێکی باش دەبێت کە ئینسانە کاتەکانی ڕێک بخا بە بەشتی سوودەوە. زۆر باش پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام تشجیعی مسلمانانی کردووە فەرموویەتی مەسەلەن بۆ نمونە فەرموویەتی وئین لجەسەدیک عەلەیک حەقا وئین لأهلیک عەلەیک حەقا هەموو فەرموویەتی بۆ جەستە و لاشەی خۆت حەقت لەسەرە خێزان و ماڵ و منداڵت حەقی لەسەرە بۆ ئینسان کاتێک کە حەقی ئەوانەتدا باشترین کاتێک کە بتوانێت کاتەکانی خۆی پێ تەنزیم و ڕێک بخات. ئێمە چۆن بزانین کات بە فیڕۆ چووە مرۆڤێک وەکو جەنابەت فەرموویت هەر کارێکە لە کۆمەلگا ئەکرێن ئاوەدانکردنەوەی زەوی پاکردنەوەی ژینگە سەردانی خزم و کەسوکار ئەمانە هەمویان بریتین لە پڕکردنەوەی کاتەکان زۆر جا مرۆڤ کارێکی نەشیا و خراپیش دەکا هەر پێی دەگوترێت پڕکردنەوەی کاتەکان بە شتێکی سوود ئێمە چۆن بزانین لە هەڵوێستێکدا لە قۆناغێکدا کاتی ئەو مرۆڤە
بە فیرۆ چووە یا ئەو شتە بە فیرۆدەرانە کامانن کە کاتەکانمان وا لێ دەکەن بە فیرۆچوو لە قەڵەم بدرێن. بێگومان هەموو ئینسانێک ئەو هەستەی هەیە لە خۆیدا ئەو سروشتە و فیتڕەتی هەیە کە خوای گەورە لەو ئینسانێکدا خەڵق کردووە کە کاتەکانی کە بەسەری بردووە ئەو شتانی کردوێتی سوود بووە یان نە. یەکێک لەوانە بەڕاستی ئینسانی مسلمان دەبێ بزانێت کە ئەو شتانێک کە دەیکا پابند بێ بە شەرعەوە کاتەکانی خۆی بە فیرۆتدا شتە حرام کراوە قەدەغە کراوەکان نەکا. کاتێک کە ئینسانی مسلمان شتە قەدەغە کراوەکان حرام کراوەکان ئەو شتانی کە شەرع بە ناپەسەندی زانیوە کە کردی ئەوە دەبێ بزانێت کە کاتەکانی بێسوود ڕۆیوە. خاڵی دوم ئەوەیە کە ئینسانی مسلمان نیەتی لە هەموو شتێکدا نیەتی خێر بێ، چونکە زۆر جار ئینسان کە نیەتی خێرە وەکو هەندێک لە زانانیش فەرمیوانە نیەت المەڕئی خەیڕ من عەمەلیه، زۆر جار نیەتی ئینسان باشتر لە کردەوەکانی. بۆ نمونە ئینسان نیەتی کاتێک کە دەخەوێ نیەتی ئەوە هەیە بێ کە دەوێت ئیسراحەت بکە بۆی کە چست و چالاک بێ و خزمەتی خەڵک بکە و بتوانێت پەرستشەکانی ئەنجام بدە. وەرزش دەکا بۆی کە بتوانە بێ و بتوانێت یارمەتی خەڵک بدا و جەستەی ڕێکوپێک بێ بۆی بتوانێت عیبادەت و پەرستەکانی ئەنجام بدە. کاتێک کە کار و کاسبی دەکا و کاتەکانی بە کاسبی پڕ دەکاتەوە بۆ ئەوەیەتی کە ماڵ و منداڵەکەی بژێنێ، ئەوانە هەموو بە عیبادەت و پەرستش بۆ حیسابە. کاتێک کە وانە دەڵێتەوە دەرس بە یەکێک دەڵێ بۆ ئەوەیەتی کە جیلێکی نوێ دروست بکە، خەڵکانێک فێرە عیلم و زانست و زانیاری بکە کە سوود بەخۆی بە کۆمەلگا بگێنن. لەبەرەوە بەڕاستی ئینسان دەبێت یەکەم شت نیەتی خێر بێ و ئەو شتانەش نەکا کە شەرع بە ناپەسەندی زانیون بە حرامی زانیون. ئەو کاتەی کە ئینسان دەتوانێت کە هەست دەکا بەڕاستی شتەکانی جێ خۆی گرتووە کاتەکانی جێ خۆی گرتووە. بەپێ ئەو دیڕاستەی کە کراوە کاتێک کە ئینسان یارمەتی غیری خۆی دەدا کە لە سەرچاوەکانی ئینتەرنێت خوێنمەوە کە یارمەتی غیری خۆی دەدا، هاوکاری غیری خۆی دەکا، ئەو کاتانەی بە پڕ دەکاتەوە بە هاوکاری غیری خۆی خۆشبەختیەک و دڵ ئاسوودەیەکی بۆ دێنن، دڵ ئارامێکی بۆ دێن. ئەوەن شەمە بەڵگەن لەسەرەوەی کە ئینسانە کاتەکانی بە شتێک پڕ کردوێتەوە کە هەم سوودی بۆ غیری هەبووە هەمی سوودیش بۆ کۆمەلگا هەبوو. زۆر باش مامەستا، ڕۆڵی دایک و باوک چیە لە سوک سیرکردنی کات؟ دایک و باوکێک هەر لە سەرتاوە بایەخی کات لای منداڵەکانیان دروست ناکەن، ئایپادێک و مۆبایلێک و پلەیستەیشنێک و یاریەکی بۆ دەکرێ و شەو و ڕۆژ وەکوڵێ هەموو خەمێکی دەبێتە ئەم یاری و پلەیستەیشن و مۆبایلە، وەکوڵێ هیچ سوود و بایەخ و کەڵکێک لە کاتەکانیانە. ئایا دایک و باوکیش بەرپرس نین لەوەی کە منداڵەکانیان هەر لە سەرتاوە هیچ بایەخ و ئەهمیەت و گرنگیە بە کات نادەن؟ بێگومان دایک و باوک یعنی پێشەوە و قودوەن، یەکەم پێشەوە و قودوەن کە دەتوانن جیلێکی نوێ ئینسانێکی سەرکەوتوو یاخود ئینسانێکی فاشیل دروست بکەن. بەداخەوانە لەوانەیە ینی ئەم مەسەلەی بوونی ئایپاد و مۆبایل و کۆمەڵێک وەکو دەڵێ ئامێری یاریکردن و کات بەسەرکردن هەبێ لە هەموو ماڵەکانمانداوە، لەوانەیە نەمانتوانی بێ هەمومان لی دەرباز ببین. بەڵام گرنگ ئەوەی کە ئینسان بتوانێت کاتێک بۆ منداڵەکانی یاخود بۆ دابنێت. دایک و باوک کاریگەریەکی یەکجار زۆری هەیە، چونکە قودوە و پێشەوە یەکەمن بۆ ئەو منداڵە، پێویستە کاتەکانیان ڕێک بخرێ بەوەی کە دایک و باوک یەکەم شت خۆیان پاڵنەر بن، خۆیان پاڵنەر بن بۆ منداڵەکانیان. بۆ نمونە خۆیان زۆر مەشغوڵ نەبن بە مۆبایل و بە ئالەتەکانەوە، خۆیان مەسەلەن بۆ نمونە کتاب بخوێنەوە، خۆیان کە قورئان بخوێنەوە، خۆیان هاوکاری و یارمەتی خەڵک بن. ئەوانە هەموو وا دەکەن کە ئەو منداڵە چاو لە دایک و باوکی دەکە و دەبنە قودوێکی باشیش بۆ ئەو منداڵە. لەبەرەوە یەکەم مەدرسە یەکەم قوتابخانە دایک و باوکن کە ناتوانن ئینسانەکان منداڵەکانیان بە فیڕۆ بڕوە. بەڵام بەڕاستی لەگەڵ ئەوەشدا یعنی بوونی کۆمەڵێک وەکو دەڵێ یاری و ئاتاری ئەو شتانە لە ماڵدا لەوانەیە زەڕور بێ بۆ ئەو منداڵە کاتێکی پێوەخەری بکەن، چونکە ئەو دیڕاسانەی کە من خوێندوتمەوە سوودی بۆ منداڵ هەیە، بەڵام بەو شەرتە بۆ مەرجەی کە بەڕاستی کاتێکیان بۆ دیاری بکرێ نەک بە فەوزەوی بێ هەموو کاتێک بێ وا لەو ئینسانە بکات، چونکە بەڕاستی ئەو کەرستە و ئەو ئامێرە پێشکەوتوانە وا لە ئامێرە زیرەکانەوە لە منداڵ دەکەن توانای مێشتی توانای بیرکردنەوەی لە دەست بدا. لەبەر چی؟ لەبەر ئەعتیماد دەکاتە سەر ئالەتێک کە هەموو شتەکانی بۆ جێبەجێ بکات. لەبەرەوە بەڕاستی پێویستە تەوازونێکە بێ. لەبەرەوە ئێمە ناتوانین لە کۆمەڵگاکەی خۆمان لەو ئالەت و شتە پێشکەوتوانی ئێستا داببڕین، وا باشترە کاتێکی تەرخانکراویان هەبێ و کاتێکیان بۆ تەرخان بکرێ هەم سوودیشان پێ بگەێنێ، هەمیش لەو وەکو دەڵێ عەسری تەکنۆلۆژیا و سەردەمی پێشکەوتوو دانە بڕێن، هەمیش سوود بە خۆیان بگێنن و بتوانن زیرێکی تەندروست بێت، چونکە ئەوانەی زۆر خەریکی مۆبایل و ئایپادن بەڕاستی منداڵی ناتەندروست دەردەچن، لەوانەیە لە ڕووی دەرونی و یەکەم کاریگەری لەسەر دەرونیان یعنی وەکو دەڵێ ئەنجامی هەبێ. بۆیە پێویستە بەڕاستی دایک و باوک خۆیان قودوە بن، خۆیان وا بکەن بخوێننەوە
وەکو باسمان کرا و کاتانیان پڕ بکەنەوە ئەنجام منداڵەکانیشیان چاویان لێ دەکەن. بەڵێ مامۆستا دیاردەیەک هەیە لە کۆمەڵگەی ئێمەدا کە یەکێکی دیکە لەو هۆکارانەی کە کاتیا بە فیڕۆ دەچێت لە منداڵێکەوە تا پیرێگە تا بەونە سیاستمەدار و بازرگانێ دەم لە سیاست و لە بازرگانی و ئابووری و فکر و مێژوو سیاست و لایەنی کۆمەڵایەتی وەرەدا وەکۆڵێ لە هەموو ڕۆکانەوە قسەی هەیە. ئایا ئەمە ئەرکی ڕاستەقینەی مرۆڤە کە لە هەموو بوارەکە قسەی خۆی هەبێ و ڕاوبۆچوونی خۆی دەرببڕێ و بەڵام کاتێک کە پێی دەڵێ بۆ کتێبێ ناخوێنیتەوە بۆ سەردانی خزمێک ناکەی بۆ قورآانێ ناخوێنی پێت دەڵێ کە کاتم نییە و مەشغوڵم و خەریکی کار و کەسابەتم. بێگومان یعنی یەکێک لەو شتانەی کەوای کردووە ئینسان لە هیچ لایەنەکانی ژیانی بەرهەمی نەبێ. بۆ نمونە قوتابیە بەرهەمی نییە لەبەر چی سەرکەوتونیە لەبەرەوە بەڕاستی بە کۆمەڵشتەوە مەشغوڵە کە کاری وی نییە. کۆمەڵێک مەسایلی سیاسی هەیە، ئابووری و دارایی هەیە، لەوانێ بەڕاستی کاریگەری هەبێ لەسەر هەمومان مەسلەی قەیرانی دارایی و بابەتە سیاسیەکان، بەڵام ئەوە ئیش و کاری هەموو لایەک نییە. ئەمڕۆ سەردەمی اختصاسە، سەردەمی تایبەتمەندیە. بەڕاستی پێویستە ئینسان لە بابەتێکدا خۆی تایبەتمەند بکە، لە بابەتێکدا تەخەسوس و پسپۆڕێک بەدەست بێنێ بۆی کە بتوانێت سوود بەخۆی بە کۆمەلگاش بگێنێ. ئەوە بەڕاستی کاریگەری میدیا لەوانەیە کاریگەریی زۆری هەبێ. تۆڕە کۆمەڵایەتیەکان کە هەر کەسی هەڵدەسێتەوە و مۆبایلێک و تۆڕ فەیسبوکێکی هەیە، ڤایبەرێکی هەیە، و بڵێ تویتەرێکی هەیە، هەموو ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە ئینستاگرامێکی هەیە، وا دەکە کە پێوە سەرقاڵ ببێ. لەبەرەوە بەڕاستی وا باشە ئینسان خۆی بە شتێکەوە مەشغوڵ بکە، پسپۆڕی و تایبەتمەندی لە شتێک بەدەست بێنێ، چونکە ئەو ئینسانێک کە بەڕاستی قسە لەسەر هەموو بابەتەکان دەکات تەنها کاتەکەی بە فیڕۆ دەڕوا و بەڕاستی وا لەو ئینسانە دەکا کە لە هیچ لایەنەکان بەرهەمی نەبێ، نە لایەنی سیاسیەکەی، نە لایەنە ئابووریەکەی، نە لایەنە زانستیەکەی. وا باشە ئینسانی مسلمان بە تایبەتی لە بابەتێک دەربابەتەکاندا تەخەسوس و پسپۆڕی بێنێتەوە، چونکە ئەمڕۆ سەردەمی اختصاص و پسپۆڕیە. دکتۆرە تەنها لە مەسلەی گلێنەی چاو اختصاص دێنێ، یەکێ تەنها لە مەسلەی شەبەکە و تۆڕی چاو تەخەسوس دێنێ. بۆ نمونە لە بوارەکانی شەریعەت تەنها کابرا لە مەسائلی ئوسوڵ الفقهدا لەویش ورتر دەکرێتەوە، لە مەسائلی اجتیهاددا اختصاص بەدەست دێنێ، لە مەسائلی فەرمودە و حەدیثدا اختصاصی هەیە، لەوی گچکەتر بۆ نمونە لە مەسائلی فەرمودە لاوازەکان اختصاص دێنێ. لەبەرەوە بەڕاستی ئەو ئینسانێک کە قسە لە هەموو بابەتەکان دەکا زۆر جار لەبەرەوەی هەڵەش دەکات، چونکە کوردەواری گوتوێتی ئەوەی زۆر قسە دەکات، زۆر لە قسە لە بابەتەکان دەکات، هەڵەشی تێدا دەکات. ئەوە کاری هەموو کەس نییە، کاری بەڕاستی تایبەتمەندەکانە، بەڵام ئەوە ڕنگدانەوەی ئەو کە وەزع سیاسی هەیە، ئەو وەزع ئابووریە کە لە کوردستان هەیە، لەوانەیە هەمومان پێمان خۆش نەبێ، بەڵام فەرز کراوە بەسەر هەموماندا. زۆر باش مامۆستا، لە ئێستاە لاینەوەی نوێ کات هیچ بەها و بایەخێکی نەماوە، چۆن بتوانین سەر لە نوێ دووبارە بەها بۆ کاتەکانمان بگێڕینەوە؟ واللهی لە هەموو ئاستەکان پێویستە، ینی بۆ نمونە مامۆستای مزگەوت ینی هانی خەڵک بدە، باسی گرنگی و ئەهمیەتی کاتیان بۆ بکە، و مؤسساتی حکومی و ناحکومی خولی پێگەیاندنی گەنجەکانمان بکەنەوە، هەوڵ بدەن مەسەلەن خولی زانستی بکەنەوە و گەنجەکانمان خەری بکەن، دایک و باوکەکان لە ماڵەوە هانی منداڵەکانیان بدەن، ببنە قودوێکی باش بۆیان، و لە قوتابخانەدا مامۆستا ببێتە هۆکارێک بۆی کە ئەو خەڵکە دیسان کاتی لەلا پیرۆز بکرێتەوە. سیاسیەکانمان مەسەلەن یعنی وەکو دەڵێ ببنە هۆکاری ئەوەی کە خەڵک ئیهتیمام بکات و گرنگجەکانی خۆی بدا، خەڵک مەشغوڵ نەکەن بە کۆمەڵێک شتی پڕپوچ و بێمەعناوە. و بەڕاستی کۆمەلگا و مجتەمع ینی هەموو چین و توێژەکانی کۆمەلگا و ئەو مجتەمع کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە جارێکی تر هۆشیاری دروست بکرێ بۆ ئەوەی کات میدیاکان ڕۆڵی خۆیان دەبینن، ڕاگەاندنەکان، تەلەڤیزۆن و کەناڵە ناوخۆیەکان، حتا ئەو پەیجانەی کە کاریگەری زۆریان هەیە دەتوانن کاریگەری لەسەر مەسەلەن تۆڕە کۆمەڵایەتیەکان دروست بکەن، لێوێ بەڕاستی حملەیەک دەست بکرێت بۆی کە ئینسانێک وا بکرێت کە هۆشیاریەک وعیەک دروست بکرێت کە گرنگی کات چۆنە. وەکو باسم کرد مامۆستای مزگەوت باسیەوە بکە کە ئەو ئینسانە لە کاتەکانی لێ دەپێچرێتەوە، هەز بکە بە ڕقابەی خوای پەروەردگار جەل جەلالوهو، مامۆستایەکانی زانکۆ وا بۆ قوتابیەکانیان باز بکەن کە گرنگی کادوای لە وڵاتە پێشکەوتوەکان کردووە، ئامێری گەورە دابێنن، شتی گەورە و سوودبەخش دابێنن، و مامۆستان لە قوتابخانە بۆ منداڵەکانمان نێوجوانەکانمان ڕوون بکەنەوە کە کاتەکانیان ئەگەر بە فیڕۆ بدەن، داهاتوو
بەڕاستی مجتمعی میلەتێک بە فیڕۆ دەڕوا هەموو چین و توێژەکان بتوانن بەڕاستی وعی و هۆشیارێک دروست بکرێت و یارمەتیدەر و وەکو دەڵێ هۆکاری یارمەتیدەریش بن بتوانن بە تایبەتی سنتەرەکان میدیە ئەوانە هەموو بەڕاستی ڕۆڵی گەورەیان هەیە لەوەی کە جارێکی تر گرنگی کات هۆشیاری گەورەی کات لای خەڵک دروست بکەنەوە. بەڵێ مامۆستا بە فیڕۆدانی کات تەنها پەیوەندی بە دنیا و ژیانی دنیاوە هەیە یان پەیوەندیەکی قیامەتیشی هەیە؟ ئایا مرۆڤ بەهۆی بەهەدەردان و بە فیڕۆدانی کاتەکانی محاسبەی قیامەتی هەیە یان تەنها ئەمە دەستکەوتێکی دنیایە وەکو لە دەستدانی شەهادەیەک یان لە دەستدانی کار و کەسابەتێک وایە؟ بێگومان نەخێر، ینی یەکەم شت وەکو باسمان کرد ئینسانی موسڵمان پێویستە ڕقابەیەک لەسەر خۆی دروست بکە و ئەوە بزانێت کە خوای پەروەردگار جەل جەلاله لە زۆرێک لە قورئاندا لە زۆر لە ئاەتەکان و لە سوورەتەکان باسی بێباوەڕانی کردووە، باسی تاوانبارانی کردووە کە لە ڕۆژی دواییدا چۆن پەشیمان دەبنەوە لە دنیادا کاتیان بە فیڕۆ چووە، حتا داوا لە خوای پەروەردگار دەکەن کە بمانجێڕنەوە بۆ دنیا لەعلی ئەعمەل صالحا، بۆی کە من جارێکتر کردەوەی چاک بکەم. یا خوای پەروەردگار لە سوورەتێکدا فەرمیەتی کە لەسەر زاری بێباوەڕان کە پەشیمان بۆتنەوە دەڵێن یا لەیتەنی قەدەمت لیحەیاتی، خۆزگە لە ژیانمدا شتێکم بکردایە. لەبەرەوە بەڕاستی کات بە فیڕۆدان ینی هەر ئەوە نییە کە ئینسان لە دنیادا زەرەری پێدەگا، بەڵکو لە قیامەتیشدا وەکو باسمان کرد خوای پەروەردگار لە زۆر شوێندا لە زەسمانی بێباوەڕەکان کە باسی پەشیمانبوونەوە دەکا، باسی ئەوە دەکات کە ئەو ئینسانانە لەسەر زەویدا کاتەکانیان بە فیڕۆداوە لە قیامەتدا ئێستا کە داوا دەکەن لە خوای پەروەردگار بگەڕنەوە سەر دنیا بۆی جارێکی تر کردەوە بکەن و بۆی خوای گەورە لیان ڕازی بێ. لەبەرەوە بەڕاستی زۆر گرینگە، ینی لەناو هەموو خەڵکیدا وەکو باسمان کرد لە سەرەتادا هەموو ئاینەکان گرنگی کاتیان باس کردووە، ئاینی پیرۆزی ئیسلامیش بۆ چونکە بەڕاستی دنیا و قیامەتی پێکەوە بەستاوەتەوە. ئیمامی عەلی ڕەزای خوای گەورە لێ بێ فەرمیەتی ئینسان ئەو مرۆڤ نییە تەنها مرۆڤی دنیا بێ، بەڵکو ئینەما الرەجل الدنیا والآخرة، ئەوەی کە ئینسان پیاوی دوانیا و دواڕۆژ بێ، پیاوی دنیا بێ بەرهەمی هەبێ، بتوانێت سوودێکی بۆ کۆمەلگا هەبێ، شتێک بەجێ بێ لە دوای خۆدا، و پیاوی قیامەت و ئاخرەتیش بێ بتوانێت خوای پەروەردگار لە خۆی ڕازی بکە و بتوانێت بچێتە ناو ناز و نیعمەتەکانی خوای گەورەیە کە بەهەشتە. بەڵێ مامۆستا بەشێ لە مرۆڤەکان وەکو خۆت دەرباسکردنێک زۆر جار ئەڵێن ئەرکەکان و بەرپرسیارەتەکانمان لە ژیاندا زۆرن و کاتەکان کەمن، وەکوڵێ کاتەکان بەشی ڕاپەڕاندنی و هەموو ئەرکە ناکە. ئەمە قسەیەکی دروستە؟ ئایا کاتەکان هێندە کەمن کە نەتوە مرۆڤ نەتوانێت ئەرک و بەرپرسیارەتی خۆی لە دنیادا ڕاپەڕێنێ پێیان؟ بێگومان نەخێر، ئینسان ینی ئەگەر بتوانێت کاتەکانی ڕێک بخە فریای هەموو شتێک دەکەوێت. تەماشا دەکەی پیاوە ساڵحەکانی پێشێمە ینی فریای سیلەی ڕەحم کەوتون، فریای عیبادەتی خۆشیان کەوتون و فریای ئەو هەموو تەلیف و بەرهەمەش کەوتو هاتون کە دەست ئێمە کەوتو. ئیمامی شافعی ڕەحمەتی خوای گەورەی لێ بێ لە 15 ساڵیدا وەکو لە زانان لێ دەیجێڕنەوە ئەهلی ئیفتا و فتوادان بووە و لە تەمەنی 7 ساڵیدا قورئانی لەبەر کردووە و لەگەڵ ئەوەشدا ئەو هەموو بەرهەم و کتێبەی بەجێ ماوە، یەکێکە لە سەرمەزەبەکانی موسڵمانان و علم و زانست و زانیارەکەی تا ڕۆژی دواییش دیراسە دەکرێت. یەکێک لەوانە ئیمامی نەووی ڕەحمەتی خوای لێ بێ، یەکێک لەوانە ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای گەورەی لێ بێ، فریای جەنگ و جیهاد کەوتووە، جیهادی کردووە دژی تەتار و مەغۆلەکان و هەروەها کتاب و مؤلفاتی تالیف کردووە و هەروەها بەڕاستی تێکەڵاوی خەڵکیش بووە، وەکو یەکێک لە قوتابەکانی ابن قەیم ڕەحمەتی خوای گەورەی لێ بێ لێی دەجێڕێتەوە دەفەرمێت تەمەنامان دەکرد ئێمە بۆ دۆست و برایەکانمان ئەوها باش بین وەکو ئیمامی ابن تەیمیە بۆ ئەو کەسانە باشە کە خراپەیان لەگەڵ کردووە. ئەمە بەڵگەی لەسەرەوەی کە بەڕاستی ئینسان دەتوانێت هەم کاتەکانی تەنزیم بکە، فریای ئیشوکاری بکەوێ، و هەروەها فریای سەردان و خزم و کەسی بکەوێ، فریای چاکردنەکە خەڵکی بکەوێ. بەڕاستی ئەو کەسی کە بە دنیا مەشغوڵە و ینی لە دوو بەدەستهێنانی کە حسابەتە لە سبێنێ تا شەوێش تا بەیانی و نیوەی شەوێ، ئەوە بەڕاستی ئینسانە پێی دەگوترێت کەسێکی فاشیل لە دنیادا لەبەرچی لەبەرەوە نەیتوانیوە دنیا و ئاخرەتی خۆی کۆ بکاتەوە. کەسی سەرکەوتوو ئەوەیە کە دنیا و قیامەتی خۆی کۆ بکاتەوە، بتوانێت کاتەکانی تەنزیم بکە و ئەو پیاوە پێشینە چاکانی پێشێمەش لە هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەر باشترین بەڵگەی لەسەرەوەی کە ئێمە بتوانین شوێنکەوتیان بین و کاتەکان بەش بکە. ئەو کاتەی کە لە سەردەمی پیاوە پێشینەکانی ئێمە کە ئەو هەموو کاتەشیان تەنزیم کردووە، تەکنۆلۆژیاش نەبووە، لەوانەیە تۆ بتوانی کۆمەڵێک کار و پیشەت، کۆمەڵێک کارت لە ڕێگەی تەلەفۆنێکەوە لە ڕێگەی پەیوەندیکەوە ئاسان بکەی و جێبەجێ بکەی، کاتەکانی کەش تەرخان بکەی بۆ شتی دیکە. لە کاتێدا ئەوانش ئەو تۆ پەیوەندیان نەبوو بتوانن کۆمەڵە بابەتەکانیان ڕێک بخەن،
لەگەڵ ئەوەشدا خوای پەروەردگار بەرەکەتی لە ئیش و کارەکانیاندا هەبوو. گرنگ ئەوەیە کە ئینسان بەڕاستی نیەتی باش بێ دەتوانێت کە کاتەکانی ڕێک بخاو فیلای هەموو شتێک بکەوێ بەڕاستی. زۆر باش مامۆستا لە ئێستاە بەشێکی زۆر لە میدیاکان لە ڕێی زنجیرە دراما و دۆبلاژ کراوەکانەوە چوونەتە نێو ژیانی خەڵکەوە کۆڵی خەڵکیان بە جۆرێکی چڕوپەر غەفڵەت و بێئاگا کردو تەنانەت لە خوا و لە یادی خوا چه جای بگاتە گرنگیدان بە کاتەکان. دەمەوێت بە شێوەیەکی چڕ لەسەر ڕۆڵی میدیا قسە بکەین. میدیا چ ڕۆڵێکی هەیە لە بەهەدەردانی کات لە مەشغوڵکردنی خەڵک لە بیربردنەوەی ئامانجی سەرەکی لای خەڵک قوتی نییە، خەڵک برسیە، خەڵک معاشی نییە، خەڵک قەرزارە، خەڵک تووشی شیرازەبسانی خێزانی بۆ بەڵام میدیا بەبێ گوێدان هەست و شعوری خەڵک بەردەوام خەڵک بێ ئاگا دەکات، خەڵک غەفڵەت دەکات لە ڕێی ئەو زنجیرە دراما وەرگێڕاوانەی کە نامۆن بە کەلتور و دین و زمان و ڕەگەزی ئێمە. بەڵێ بەڕاستی ئمە پێشتریش لە زۆر لە وتار و لە خوتبەکاندا باسی کاریگەری خراپی میدیامان کردووە، باسی کاریگەری خراپی ئەو زنجیرە تەمسیلیانەمان کردووە کە ئێستا بەڕاستی وەردەگێڕدرێن لەوانەیە زمانێکی دیکە بێ، کولتورێکی دیکە بێ، شارستانیی دیکە بێ پیشانی خەڵک دەدرێت. بەڕاستی میدیا بە تایبەتی ئێستا لە ئێستادا بووە بە دوو بەشەوە، بەشێکیان میدیای سیاسین و بەشێکیان میدیای بازرگانین تەنها بۆ ڕێکلامن بۆ ئەوی کە زۆرترین دەستکەوتیان هەبێ. میدیا سیاسیەکان بەڕاستی خەڵکیان مەشغوڵ کردو بە کۆمەڵی بابەتی سیاسیەوە کە خەڵک بێ ئاگا بێ لە ژیان و لە کاتە بەسوودەکانی خۆی و میدیا بازرگانەکانیش لە پێناو کۆکردنەوەی کۆمەڵێک پارە، کۆمەڵێک شتی مادی، کۆمەڵێک زنجیرە و کۆمپانیایان بۆ دروست کردو و زنجیرە تەمسیلەکان وەردەگێڕن کە بەڕاستی کاریگەری زۆری لە ناو خەڵکیدا دروست کردووە، خیانەی زەوجی و هەروەها کۆمەڵێک بابەتی دیکە بێشەرمکردنی منداڵەکانمان کە قسە لە بەرامبەر دایک و باوکو و گەورەکانی کۆمەلگا دەکەن، شێوازی جلوبەرجیان، شێوازی ژیانیان، شێوازی خوێندنەوەیان بۆ داهاتوو، هەموو ئەوانە بەڕاستی ئەو میدیانە کاریگەری زۆر خراپیان هەبووە و بەڕاستی ئەگەر بێت و حکوومەت و لانی پەیوەندیداریش هەست بە و ناخۆشی و بەو هەست بە و کاریگەری خراپە نەکا، پێویستە دایک و باوکەکان وەلی ئەمرەکان لە ماڵەوە باوکەکان بە تایبەتی ڕۆڵی باشیان هەبێ و بەڕاستی وەکو چەند جاریش باسمان کردووە کەسایەتی بەهێزی خۆیان بسەلمێنن کە نێهڵن منداڵەکانیان سەیری ئەو درامایانە بکەن کە تەنها ئەو شتانە پەخش دەکەن کە تێیدا ئینسان فاشل دەبێت لە خۆشەویستی لە پەیوەندی لەگەڵ خێزانی، فاشلن لەگەڵ پەیوەندی لەگەڵ ماڵ و منداڵیان، فەشەل پیشان دەدەن لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان، هەموو ئەوانە خیانەت پیشان دەدەن، چۆن برادەرەکەی خیانەت لە برادەرەکەی بکە، خیانەت لە جیرانەکەی بکە، هەموو ئەوانە بەڕاستی کاریگەری زۆر خراپیان دروست کردووە و ئەوەش بەڕاستی لەوانەیە بێهێزی ڕاگەاندنێک هەبێ، ینی بەڕاستی کەمی ڕاگەاندنی باشە بێ کە بتوانێت کاریگەری دروست بکە یاخود بەهێزی ئەو لافا و لێشاوە فەسادیەیەکە وای کردووە کە ئینسان کەمتر بتوانێت پێشی بەربگرێت یاخود بڵێن نەزڕەی ئینسانەکان بۆی کە دنیا بووە بە دنیایکی مادی کەمتر لایەنە قیامەتی و لایەنە ئەخلاقی و ڕەوشتەکان دەخوێنرێتەوە. بەڕاستی میدیاکان بە تایبەتی کۆمەڵە سایت هەیە شتێکی ڕوت پیشانەدا بۆی کە کەسێک کلیکێکی لەسەر بکا و ئەکتیڤی بەرز بێتەوە و سەردانکەرێکی زیاد بێ. لەوانەیە کۆمەڵێک میدیا هەبن تەلەڤیزیۆن بە تایبەتی ئەوانەی بینراون کۆمەڵێک مسلسل و زنجیرە پەخش بکەن کە لە خەمی ئەخلاق و ڕەوشتی میلەت نەبن بۆ لەبەرەوەی لەوانەیە زۆر جار ئینسان بتوانێت شتێک پەخش بکە کە لەوانە ببێتە هۆکاری بەهێزبوونی کەناڵەکەی بەڵام لایەنە ئەخلاقیەکە ڕێی لێ دەگرێت. ئەوە وای کردووە کە بەڕاستی ئەوان ئەو لایەنە ئەخلاقیە نەبێت کە ڕێیان لێ بگرێ بەڵکو بوون بە شتێکی بازرگانی وەکو باسم کرد، یان میدیاکان سیاسین کە خەڵکیان سەرقاڵ کردو بە کۆمەڵشتی سیاسی و قەیرانی داراییەوە یان خود میدیای بازرگانین کە بۆ بەدەستێنانی کۆمەڵێک شت کە ڕێکلامی نابەجێ یاخود بڵین کۆمەڵی مسلسلی نابەجێ پەخش دەکەن. زۆر باش مامۆستا مەترسی و زیانەکانی بە فیڕۆدانی کات چین لە ئەنجامی بە فیڕۆدانی کاتدا چه زەرەر و خەسارێک بەر ئێمە دەکەوێت؟ وڵات دەتوانین لە خاڵێکی زۆر خاڵێکدا زۆر بچوکی بکەینەوە ئەوەیە کە هەر کەسێ هەر تاکێک هەر کۆمەلگایەک کاتی بە فیڕۆدا بەڕاستی تووشی شکست دەبێ، تووشی فەشەل دەبێ. کاتێک کە کاتەکان بە فیڕۆدرا فەشەلی ئیداری دێنێ، فەشەلی سیاسی دێنێ، فەشەلی دارایی دێنێ، فەشەلی زانستی دێنێ، هەموو ئەوانە وا دەکەن کە کۆمەلگا فەشەلێکی تووشی فەشەلێک ببێتەوە لە دنیادا وەکو دەڵێ ئینسانەکان
کاتەکانیان بە فیڕۆ بدەن دەستکەوتە مادی و معنەویەکانیان لەدەست دەدەن و لە قیامەتیشدا تووشی لێپێچینەوە و لێپرسینەوە دەبن بەرامبەر ڕەب العالەمین جەلە جەلالوه. بۆیە بەڕاستی وا بە زایعدانی کات لە قیامەتدا وەکو باسمان کرد پەشیمانی لە دووە و لە دنیاشدا بەڕاستی ئەو ئینسانە کاتێک کە تەمەنی بە فیڕۆ دەڕوە. مامۆستایەکمان هەبوو لە کۆلێژ زۆر جار نسحەتی کە ئێمەی دەکرد قوتابیەکان دەیگوت زۆر جار خەڵکانێکن کە لەسەر جادەکان شتێک دەفرۆشن کۆمەڵە شتێک بەدەستیانە لەوانەیە هەمیان نا کۆمەڵێکیان لەوانەیە شتیان بەدەستەوێ و چاوەڕێەوە دەکەن شتێکیان لێ بکڕی باقیەکەت نەدەنەوە بۆ چونکە ئەوانە 20 ساڵی تەمەنی لاوێتیان بە فیڕۆداوە تازەش بۆ تەمەنە هیچیان وەتەعویز ناکرێتەوە. لەبەرەوە بەڕاستی زۆر جار دەبینین کەسە بە تەمەنەکان لە هەمیان نا لەوانەیە هەندێکیان زۆربەیان بەڵێ وا دیارە کێشەیەگەیە لە گواستنەوەی دەنگی جەنابی مامۆستا سۆهەیب بینەرانی بەڕێز و خۆشەویست دوا دیارە نەگەشتینە کۆتایی بەرنامەکە بەڵام بە داوای لێبوردنەوە لەبەرەو کێشەیە ناچارین کۆتایی بە بەرنامەکە بێنین. عاریف و شاعیری خواناسی کورد مەحوی لەبارەی بەزایەچوون و بە هەدەردانی کاتەوە دەفەرمێ مەڵایەچوو لەما لا یعنیە وەقتم هەموو یعنی دەبێ وەقتێ لە بولوەقتێ بخوازم تا تیا بمرم. بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست کە تا ئەم ساتە بینەری بەرنامەی باس و خواز بوون. تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.